واتە 1500 جار ئەم گۆرانی ڕیکۆرد کراوە؟ دانە بەدانی بڵێ ئەو ئیتر ئەوە نەما بۆ یادی لەدایک بوونێ بۆی هونەرمەندێک یاخۆ گۆرانی بێژێک ناوە بهێنێ بچی کۆڵێ پارە بیت بە گادەیەک و بڵێ وڵا بەخۆشی فلان و لەدایک بوونی فلانە. هونەرمەند میرعەلی ئەم کاری بۆ ئاسان کردوون هاتووە ناوی هەموو تانی تۆمار کردووە کەی ویستە پەنجی پیانیت و ناوەکە هەڵێت ساگای میران خۆی دێرێت فەرمی تێرە سڵاوە لێبێ چەند ناوتان تۆمار کردووە؟ 1500 ناومان هەیە باشە زیاتر لە 2000مان تۆمار کردووە تێدا بوو دووبارە ئەمانوتەوە ئیتر بە فلتەرە ئێستا سوپاز و 1500 ناومان هەیە. واتە 1500 جار ئەم گۆرانی ڕیکۆرد کراوە؟ دانە بەدانی بڵێ وەکو عەرزم کردی زیاترمان وتووە تایەتی مەسەلەن هەر بە نزیکترین ناو بیڵم میران بە نمونە یەڵێم 5 جار وتومە بەسەر ماناتێ پەڕێش هەر هەتا 50 بژمێرەیەک یەک دنیاوێ 1500 کاتمان زۆر ویست ئیتر بۆیە تیای بوو کە دووبارە بۆیەوە. باشە گۆرانەکە بە کاملی وتووە یا بەس شوێنی ناوەکانی ڕیکۆرد کردوێتەوە؟ ڕاستی بەس ناوەکانمان ڕیکۆرد کردوێتەوە گۆرانەکەمان یەک جار بە فاینەڵی بە ڕێکوپێکی ڕیکۆرد کرد دوایی ناو ڕۆشتین. ئێستا تۆ خاوەنی 2000 گۆرانیت؟ بەوانەی خۆشمەوە بڵێ پۆزی خۆی هەیە ئەمە ئەم بیرۆکەی لە چیەوە هاو؟ جار پژۆ نایمنی تێ؟ بە داماناوە بگەین بە سوپرایز با یەکسەر کاکە ئارتین بۆمان پلەیکە دیلان تژنت پیرۆز بێ هەمیشە دڵت خۆش بێ دیلان تژنت پیرۆز بێ هەموو ساڵێکت خۆش بێ دیلان تژنت پیرۆز بێ هەموو ساڵێکت خۆش بێ. وەڵا باوکم ناشاد جە بە سەد جەژنە دایکبوون منێ مانگی یەکە ئیترەوە لە ئێستا ئامادەیە کاک دیلان خۆ هەر تۆش ناو دیلانی هەیە دنیا دیلان ناوی ترمان هەیە پێشکەشە بە هەویار ئەم دەقەیە سوپرایزمان کرد بۆ جەنابە. ئەم بیرۆکەی لە چیەوە هاو؟ ڕاستی بیرۆکەکەی کەسێکی ئازیزم بوو پەیدام بەڕاستی کە سێرمانە کرد ڕۆژی لەدایکبوون شتێکە کە پێویستە ئەکرێ ینی ئەگەر لە ئیڤێنتی گەورەیە بێ یان چوزانم لە کۆبوونەوەی هاوڕێیانە بێ یان خێزانی بێ ئەم شتە پێویستە و هەر کەسیش کە ڕۆژی لەدایکبوون و بەریزەیەەکە بەڕاستی کێکێکی بۆیانە ناوی خۆی لەسەر نووسن من بیرم کردەوتم ئەی بۆ ناوی کەسەکەی تیانە بێ گۆرانیەکە بە تایبەت بۆ ئەو وترابێ هەسم کرد جیاوازیەکی تەواوی ئەبێ ئیتر سوپاس بخوا تاوەکو ئێستش پێشوازێکی باشی لێکراوە هەستەکەم تەمەنی ئەم پرۆژەیەش درێژە بێت لەبەرەوەی بەڕاستی پێویستە ینی چۆن کێکەکە پێویستە بۆ ئەو کۆبوون و مەزلیسە ئەم گۆرانش پێویستە چکە بە تایبەت بۆ ئەو کەسە وتراوە. باشە ئەم بابەتە بۆ ئامادەکردنی پۆستەرەکەی ئەپلۆدکردنی لە تۆڕ کۆمەڵایەتەکان دەچوو بە ئەپلۆد کراوە لە هەموو پلاتفۆرمەکان بەردەست ئێستا چۆن ئەوەی خۆم بدوازمەوە هەر ئەوەندە سێرچەکەی ئەنووسی ڕۆژی لە یوتیوب ئەوە ئیتر ئاسانترینیانە ڕۆژی لەدایکبوونت پیرۆز دیلان یان ڕۆژی لەدایکبوونت پیرۆز میران ڕۆژی لەدایکبوونت پیرۆز بەس ناوەکەی خۆتە نووسی لەگەڵی و گۆرانەکەیانێتە بەردەست کوردی یا بە لاتینی بە کوردی و بە لاتینیش هەمانە ینی بە هەردووکی داماناوە بە ئاسانترین شێوە دۆزرێتەوە و لە ینی پێم خۆش ئاماژەی پێ بدەم کە تێکس و میلۆدی بەرهەمەکە ینی خۆشبەختانە بەدەستکەوت ێزانم خۆم دروستم کردووە دەسوچاوی کاکە ئارتین خۆش بێەوە خۆشی لێرەیە زۆر ماندوو بوو لەگەڵم باوەڕەتە بێ ینی 3 مانگمان پێچوو هەتا تاوامان کرد ینی چکە ناوەکان زۆرن ماشەڵڵە. گاگاردین تو ئەو ڕێکمان لێ بەرەوە سڵاو لێبێ قورس نەبوو زۆر ئەی بۆ دانیشیتەوەگەشم کرد قورس نەبوو ئەم هەمووە دووبارە بکەیتەوە هەموو لەسەر کۆمپیوتەر بمێنیتەوە؟ بەڵای لە ڕووی کاتەوەڕەوەڵا خۆش وەزدیانی کاتمان پێویست بوو پرۆژەکە ژیانی لە ڕووی ئەرێنجەوە تەقریبا مانگێکی پێچوو ئەو دوایەوە دەستمان کرد بە ریکۆردکردن تەقریبا بۆ ریکۆردەکان 2-3 مانگمان پێچوو تر دوایە ڕۆیش بۆ ڤیدیۆ و ئیدیتینگەوە زۆر شتانە ئیزعاج نەبوو ئەو ناوانە وەڵای گونجاندنی ئەگەر ریشی خۆڤێ ئەگەر لە دڵەوە بهێ ناوەڵای ئیزازنێ بۆ ئیزاز باشە سێ پرسم تەمەنە چەنە؟ 6 ساڵ
بۆ ئەو زاوایانەی کەیانە خۆیان خۆشەویستکەن لای خەسوو خەزوریان ئەوتە گۆرانی حازرەکە بێرزدەیان هەبوو وەرە لە دەیوتوبەکە لێ بەخوا پارەشی تێناچێت هەر بمێنن.